ئەم پیاوە ناوی مامبەکرە بۆ ئەوەی ماڵ و مناڵی داهاتوویەکیان هەبێ و بگەنە خۆبژێوی و پشتبەستن بە خۆیان لە دەشتی بتوێن پارچەیەک زەوی کڕی. مامبەکر زۆر حەزی لە هەنار بوو بۆیە بڕیاریدا پارچە زەویەکەی بکاتە باخی هەنار. خۆی گەیاندە هەڵەبجە و داوای لە باخەوانێکی هاوڕێی کرد باشترین جۆری هەناری بداتێت کە ئەگەر ڕۆژێک هەنارەکانی هاتنە بەرهەم خۆشترین تام و چێژیان هەبێ. هاوڕێ باخەوانەکەی چەند جۆر هەناری ساڵەخانی لە ترش و شیرین و مێخۆش پێدا و بە پێکەنینەوە پێیوت بێخەم بە دەشتی بتوێن پڕپیت و بەرەکەتە. زۆری پێناچێ لەو دەشتا گوڵە هەنار بەدەم شنەبای بەیانیەوە دەکەوێتە سەما و تامی هەنارەکانت وەک تامی ژیان ترش و شیرین دەبێت. زیاتر ڕاکشە بۆی زیاتر بۆ بچێت بەتر ڕاکش ئەو دەرمانە بۆ دەخشێنین بۆ عەشەرات ئێستا عالیەن تۆ تەماشا سەری هەنارەکە کە شەڕاتێک ڕادەکات لەبەر دەرمانە دێکی زێت ئەو هەموو گێرا دەڕێژێ دوای دیکە بەلا ڕەشە هەنارەکەی نەخۆشی لێ دروست دەکات. ئێستا دەوێت فەقینەکەی دوای کە تاخیر بوو دەوری هیچ ئیسپادێکی لێ ناکات. دووەمیش یەکەم جار ئێمە دەبێت حەرزەکەی بۆ بشێڵینەوە. ئێستا ئاوەکە چۆن تەرشێڕامانەکەوە بۆچی عەشەراتە گەرای ڕشتووە لەسەر ئەو حەرزەکەی کاکە لەو دیوە ڕۆی بای بابە ئەوە دگیرپا بۆی ئاوە بێەوە ئەو ئەرزێدەیە بۆ بشێڵین یەکەم جار بۆچی حەشەرات هەیە کە گەرای ڕشتووە لێرە ماوەتەوە یا مشکە تۆ دەناوی دەبێت دووە پەلەمەکە دوجار داوکەرتی کۆناغی لۆم دەتەکە بە دەرماشان کە ئێستا ئالێن دەرمان ڕشاندنە دەرمان دەخشێن بۆ ئەو حەشەراتێ هیچ کە مەڕۆ بەسە با بگەڕێەوە بۆ ئەو حەشەراتەی کە ئێستا دیکا لە دوای دیکا بە شۆکە دوای هیچ دەورێکی ناچان بیش دەرمانی پێداکە ئیسفادەیەکی نابێت لەبەرەوەی شیلەی ڕشتووە کە شیلەی ڕشت بە غەسل دەی بیشوێ دەناوێت ئیسفادەیەکی لێ ناکە دادەی وردە وردە ئێمە بۆ شێوەیە خەریکی بین هەرچی زۆر گرانە باغەوانی شتی زۆر دەوێت. هەناری کوردستان دەنگەکانی سوور یان سپیە ڕەنگی پێستەکەشی سوور زەرد و هەر لێجاریش ڕەشە. هەنار زیاتر لە 750 جۆری هەیە بەڵام تا ئێستا نازانرێت چەند جۆری لە باشووری کوردستانە. یەکێکە لە پیرۆستترین میوەکان و بە میوەی بەهەشتی ناوی دەرکردووە. مامبەکر و کوڕەکانی لا وەرزی بەهار بەدواوە لە خاوێنکردنەوەی بندارەکان لە گژوگیا و دەرمان پژاندن و ئاودان بەردەوام دەبن تا جوانترین و باشترین جۆری هەنار بەرهەم بهێنن.
پیرۆزی هەنار بۆ کورد مێژوویەکی دوور و درێژی هەیە. بۆ دەخە پیرۆزەکانی زەردەشتی و دەفتەرە کۆنەکانی ئاینی کوردی یارسان دەگەڕێتەوە. لە قورئان و تەوراتیشدا ناوی هاتووە. قەزەی باخچە زۆر ئەرچیگرانە. ئێمە لە مانجی شەشەوە دەست پێ دەکەین بە ئاودان. زۆر جار هەیە پێش مانجی شەش ئاو دەدەین لەبەرەی باران کەم بوو کەم بوو دەبێت زوو دەستێن زارێکت باران زۆرە کەمتر درەنگتر ئاوی دەدەین بۆ ئەوەی گوڵەکەی زۆر هەڵ نەوەرێ. سەما ئەو سەڵەمان شەشەوە دەستمان کرد بە ئاودانی ئاومەندا هەفتەی جارێکی ئاو دەدەین. هەفتەی جارێکی ئاو دەدەین ئەویش بە گوێرەی کاتەکەی دەزانێت. زۆر جار هەیە ئەوەندە گەرم نییە ئەوەندە ئاودانی درەنگتر ئاوی دەرێن دوو ڕۆژ ڕۆژ تاخیر دەکەین بەس زیاتر بە 5 ڕۆژ بە 6 بە 7 ڕۆژ زیاتر نە دەبێ ئاو بدرێ. هەناری ئەوە هەڵەبجەی ساڵەخانیە درەنگ پێدەگا هەتا وەکو مانجی نزیکی 11 دەڕوە بۆ 20 بە پار 20 پازەی دەلێمان کردەوە ئەو ساڵان تاخیرتریشی کەین جوانتر کامەڵ دەبێت. هەنار نەخۆشیشی زۆرە ئاگەر لێ نەبێ ئافاتی زۆرە لی دەدا. ستا بوون منە ئەو ماوەی زەرگەتەیەک مێشولێک پێدا و زەرگەتەوا بوو لی دەدا لە هەنارەکەی کون دەکە لێرە لێکە لیدا کونی دەکە گەرای تێکە گەرای تێکرد تۆ هەستی پێ ناکەی هەستی پێ ناکەی وەختایشی دەزانی پاییزێکە لی دەکەیەوە کە دێت کردەوە پوچەک بووە ناوی هیچی تێدا نەماوە ئەو هەنارەی وێران دەکات. جامەستا و ماوەی دەرمانێکمان لێداوە ئەو دەرمان مارشاڵی کە دوای گوڵەکەت خایان بۆ کەرتە لێماندا حەشەڕاتی ئەو مێشولەی زۆر بوو لێدا کوشتی دا ئێستا کەمتر بووە لەو لای تەماشام کرد هەنار هەبوو خواری کرد بەستا بوون منە ئەو هەنارە هەیە لە حەنی قوڵکەی ئەلێرە برینداری دەکات کە برینداری کرد ئەو هەنارەی خوار دەبێت دەرناچێت وەکو پێویست نابێت ها تۆ تەماشایکە لێ شوێ ڕەش کردو لیداوە ئەوە تازە و هەنارە هیچی لێ هەڵ ناکەوێت گشکە دەبێت پوچەک دێ وەکو دەغەڵی وایە ئەلێرەوە حەنیشت ئەو تا لێداوە ئەلێرە
بریدارێکە ئەو بنتازە و هەنارە وەکو پێویست ناوک ئەو هەنارانە دەرناچێت وەکو ئەوانە ئەوەی دەرناچێت قەت ئەوە گچکۆکە دەبێ و جوان نییە وەختی کە هەنار گەورە بوو ئەوە هاتە پڕدەستی ئای پێوە دێنین ئای پێوە دێن ئەو مەتەقەیەک تەق ڕەش دەبێت ئێوارە ئای پێ دێن سپین دەسین دێ بڕین ئەو هەنارە وا پڕ دەبێ بە تەبیعەتی خۆی وای لێ دەقەڵشێت تۆکڕەکە لێ دەدەرێ وا هەڵدەست ناوەکەی پڕ ئاو دەبێت ئەمڕۆ ڕۆژی چینینەوەی بەرهەم و ماندووبوونی زیاتر لە 6 مانگە ڕۆژێکی خۆشە بۆ مامبەکر و کوڕەکانی ماڵبات و خزم و کەسوکاریان بە دەمڕنینەوەی هەنارەکان چێژ لە مێخۆشی ژیان وەردەگرن و ترش و شینینی ڕابردویان بیر دەکەوێتەوە يلا كاكا ترنق الدست يبكي بس انا كان بيه فاكر اعتقد كنت يلا كاكا ترنق الدست يبكي بس انا كان بيه فاكر اعتقد كنت دورك كاكا بو داو قال دورك راسك انا شوين درقه اذا مو بينا كافي قاتقين بس عزیزم تو گلکمی عزیزم تو گلکمی تو دلم شوازرا عزیزم تو گلکمی خدمت قلب بسپرا عزیزم تو گلکمی عزیزم تو گلکمی ئێستا کاتی هەنار لێکردنەوەیە کۆتایی
بەربوومەکە ینی تۆ هەڵی دەگری دەکەیەوە و بەرەو بازار دەیبی ئێستاش بازار زۆر باش نییە ئەمەری دەکەین هەڵی دەگرین دای دێنێت تا وەختێکی بازار دەبێتەوە دەیفرۆشنەی بینێ بازار احتیمال هەیە ببە هەنار سندوق تا 2 سندوق بگرێت 3 سندوق بگرێت هەتا 6 سندوقیش دەڕوە هەناری چاک بێت باز بە مەرجێک خزمەتی هەبێت باش بێت ئەو هەنارە نوعی زۆرە ئێستا هەیە هەر لەو هەنارە سوورە بەڵام توێکەڵ ئەستورە لە بازار ناوچی کەمە بەس توێکڵە بەس ئەو هەنارە وان نییە ئەو هەنارە سفەتی هەناری ساڵەخانیە من بۆ خۆم بە تایبەت چووم لە هەڵەبجەی هێنامە برادێکم هەونای کاکە ئەمە سەڵاو ڕێزم بوو هەیە ئەو کاتی بەتە پێشم گوت تم هەنارێکی وام دێ ئەمن ئەو ساڵ دەیچێنم هەر ساڵێک نییە ماوەشی زۆر دەخانێ دوای ڕەند بە خەسارم نەکەی هەنارەکەی بە کەڵک نێ و حەڵی قەنمەوە تووشی وەزم بکەیت هەنارەکە ئەلحەمدولای باش دەرچوو هەنارەکەی هەناری چاکە دائما ئەو هەنارێکە دێ دەکەینەوە باژماوەشکە دێ خینە بازار لە بازار دەیفرۆشین احتیمال هەیە بەمەندەی خۆم لەوانەیە 10 تەن ما هەنار هەبێ 10 تەن هەناریش ئەگە پارەی بکە 10 تەن بۆ من دەکات 10 ملیۆن ئەگە 40,000 بکە بەڵام ئەگەر 250 بکە دەکات 2 ملیۆن نیو هیچ ناکە حکومەت دۆکو پێویست ئەوڕ لە فەلاح ناراتە بێ شێوەیەکی Ay? Şey beni. هەنار و گوڵە هەنار تا ئێستاش ڕەنگی ڕوخساری یار و چریکەی سەرزاری هونەرمەندانە. هەنارە 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 دەرد و دەرمان زارە ئەوجێتنە بەبیێت و کرد سەمەدانە زەهرە مارە ناوێرێ بێت تا دەرێ دەڵە دایکم لێ دیارە ناوێرێ بێتە دەرێ دەڵە دایکم لێ دیارە کوردە یارستانەکان لە جەژنی خاوەنکار کە بە جەژنی مەرنۆ و یارانیش ناسراوە هەنار وەک میوەیەکی پیرۆز دەخۆن. لەم جەژنە کە پاش شەوی چلە یان یاڵدا بەڕێوە دەچێت لە کاتی خواردنی هەنار نابێت چەقۆی لێ بدەیت چونکە پێیان وایە کە لەناو هەر هەنارێکدا دەنگێکی پیرۆزە و ئەگەر چەقۆی لێ بدرێ ڕەنگە بەرەو دەنگە هەنارە بکەوێ. پیرۆزی هەنار لەو ئاینە کوردیەدا تەنیا بەوە ناوەستێ و بەشێک لە پێڕەوکاران دروستبوونی ئەو ئاینە بە گوڵە هەنارەوە دەبەستنەوە. ئەوان پێیان وایە ڕۆژێک دایراک خاتوون سەیری ئاسمان دەکات. تیشکی سەر گوڵە هەنارێک دەچێتە ناو دەمی و بە تیشکی ئەو گوڵە هەنارە دایراک خاتوون دووگیان دەبێ و
سوڵتان ساق یان سوڵتان سەحاک دامەزرێنەری ئاینی یارسان لەدایک دەبێت. من هذاك النفر ده عسكري عسكري في السنة كذا ما عارف شيء كذا ده ضعيف ما تاني خلاص مين هنالك هم زارني لە کوردستانی کەونارە دەنگی هەنار هێمای پیت و بەرەکەت و زاوزێ بوو. بەهاتنی نەورۆز دەخرایە سەر خوانی ماڵەکان بە هێمای ئاناهیتا خاتونە خوای ئاو و زاوزێ. لە ناو ئاتەشگەکانیش درەختی هەناریان دەچاند و گوڵە هەناریان بە ئاگردان دەشوپاند. ئەوە باغی ئیکاک بەکریە ئەی ئەوە هەموو کەس و وارسی خۆمانن برازامە کچە خێزانەکەشی کچی منە زاو بە هەرەوەزی ئەوە دایکەین و هەموو لە هەموو ئەو هەنارانە ئەوە لیان دەکەن ئەو قەرشیوانە ئەوە دادەنێ بەجوودا ڕزیوا بەجوودا دادەنین ئەنجا ئەوە ئەوی ساغەکان ئەوە دادەنێ جا دوا دافرۆشێت ئەوی قەرشیوەکان دایکەینە سرکە ئەوە کۆتاییە وردە وردە بەرەو کۆتایی دەڕۆی هەنارەکە لێ دەبینەوە لاو کەرتەی هەڵیان دەگرین بوو بەرەو بازار کە لێشی بنەوە تا ساڵشکە ئێمە ئیسراعەتین لە کۆڵ دەبینەوە لە کۆڵ ماندووبوونێ دەبین و ئیسراعەت دەکەین ئینشەڵڵا قۆناغی کۆتاییە ئەو کەرتی هەنارەکان لێ دەکەینەوە ئەوە خڕیان دەکەینەوە وردە وردە دان دەمەزرێنی بە جوانی وا بێت گوڵەکەشان سارا بندا دەنین بۆ ئەوەی تێک نەچێکە خوناوی ئاو خوناوی کرد بێردەنەستانەی ڕزێنێت هەم بۆ هەنارەکە جوانتر ناسک دەبێت ئەو کەرتی وردە وردە کە دامە مەزراندن بەرەو بازار دەبێنێتەوە بەساوادی هێڵینەوە هەتاوەکو مانگونی وەک دوو مانگ دەمێنێتەوە چەند خۆشە بەزمی وەران ئەمینە و تو گوڵەکەمی چەند خۆشە بەزمی وەران ئەمینە و تو گوڵەکەمی لەناو باخچەکەی هەنەران ئازیزم تو گوڵەکەمی لەناو باخچەکەی هەنەران ئازیزم تو
گوڵەکەمی چەند خۆشە بەزمی